سڵاوتان لەبێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی بەرنامەم جارە لەگەڵمان بن. قوتابیان و مامۆستایانی قوتابخانەیەک لە ئاکرێ گرنگی بە ژینگەی قوتابخانەکەیان دەدەن. لە بازاڕی سلێمانی ئافرەتێک چاخانەیەکی بچکۆلەی گەڕۆکی داناوە و چا ئافرۆشێت. گەنجێکی تەمەن 24 ساڵی خەڵکی شاری ئاکرێ لە منداڵیەوە خولیای کاریدار تاشیە. لە شاری سلێمانی کچە شەهیدێک بۆ دەرخستنی تواناکانی خۆی لە ڕێگەی دروستکردنی کاری دەستی و ئەکسسوارات ناوماڵەوە هەروەها ڕستنی و چنین توانیوەتی بژێوی ژیانی خۆی دابین بکات. ئەو داوا لە گەنجان دەکات هیچ کارێک مەحاڵ نییە و دەتوانن لەسەر پێی خۆیان بۆستن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. ناوم میراندا جەمالە، 7 ساڵە دەستم کرۆ بەم ئیشە. کاتی خۆی کە سەرەتا دەستم پێ کرد بە شتی لە ماڵەوە شتێک خراپە بێ هەڵی وەشێنی تو دروستی کەیتەوە، یان جلە کوردەکان زەویانەی پێ بوو بۆ شتمەچنی لێمە کردەوە شتەکانم پێچنی. دوای ئەوە ئەم بیرۆکەیە یەکەم ساڵی زانکۆم بوو، دکتۆرەکەمان فیستیڤاڵی بۆ کردینەوە. شتەکانم بەعەرزم کرد، شتێ جوان بوو لەمە دەستم پێ کرد. یەکێکتر لە کارەکانم کە دەستم پێ کردووە چنینی سەرجلی کوردیە بە حام کراس و ئێلک و کەوا و هەموو جۆرەکان بۆ نمونە ئەمەیان سەرشانە. سەرشان کاتی خۆی باو بووە قماشی قەویتریان بەکارێناوە، من لێرە بە ستایلی تازەتر بە قماشی تەنکتر جوانتر دامناوەتەوە. ئەمەیان دەسماڵە بۆ جلی ڕۆژهڵاتی ئەبێت و توانی لێریاوەکو سەرشانیش بەکاری بێنی یان وەکو ئەوان بەکاری بێنی. شتێکی کۆنتر کە لە سەردەمی زووا باو بووە حەتحەتۆکە بووە کە لە ئێسیا بڵین کەمتر خەڵکەزانێت چییە. من لێریا کردومەتەوە وەکو شتێکی کوردی خۆمان هێناومەتەوە، دووبارە دەستم پێ کردوێتەوە. بۆ نمونە کڵاو لە بەهارانە زۆر بەکار ئەهێندرێ بۆ سەرجلی کوردی بۆ بۆنەکان، ئێستا عادەتەن شتی کۆن زیاتر بەکاردێتەوە. یەکێکتر لە کارەکان جگە لە چنین دیزاینکردنی شتی ناوماڵە. بۆ نمونە ئاوێنێ کە تۆ هەڵی واسی دیزاینی کێبێ شێوازێکی جوانترە بەخشێ بە ناوماڵەکە. بۆ نمونە مۆمەکانم جێ مۆمەکان ئەمانە هەمووی بە دیزاینی تازەتر جوانتر. ئێستا ئەو مۆمانە بۆنجارن، نەفەرێ ئەگەر بتوانێت لە ماڵەوە حەساسێتی هەبێ بە بۆن خاستن بۆ ڕەبۆ ئەم عەترانە ئەم مۆمانە هەم بۆنیان هەیە هەم لەبری عەترەتوانی لە ماڵەکە داینیت و دایگرسێنی بەکار ئەهێندرێت. هەموو هەوڵدانێ بۆ هەر ئیشێ بۆ هەر شتێتۆ بتەوێ زەحمەتی هەیە، کەوتنی هەیە. ڕەنگە تۆ لە کەوتنێکا بکەوی وازی لێبێنیت، بەڵام کە کۆڵت نەدا ئەگەی بۆ شتێکە ئەدەوێت. بۆ نمونە ڕەنگە من بۆ ئەمە عەزێتم کێشا بێ، ڕەنگە کەوت بێتم، ڕەنگە قسەشیان کرد بێ، بەڵام هەوڵم نەیاوە، خولیایەکی خۆم بووە، حەزێکی خۆم بووە، حەزم کردووە شتێ هەبێ تایبەت بێ بەخۆم، شتێ هەبێ شوێنێ هەبێ هی خۆم بێ، مۆری خۆمی پێوە بێت.
لە یەکێک لە قوتابخانەکانی ئاکرێ بە ناوی قوتابخانەی بیرهات قوتابیان فێری چۆنیەتی پاراستنی ژینگە دەکرێن و هەروەها پێیان دەڵێن کە چۆن دار و درەخت و گوڵوگیا بچێن و بیان پارێزن. ئەوان پەروەردەی جوانکاری و هەروەها جوانکردنی ژینگە فێری قوتابیانەکە. اگر پولیس داتوماندی بودی دیگه ایره دیبوده زوقتی جینگه اگر مرد ساخلم بشی اما بشکش دیو هنگ نمونه بن امتیر من مرم تنی به جوانی نبی من بگوی ایکل مرم اتنا جوانی و آنه کچکش دیو هنگ نمونه بن امتیرش امت قطابخانه خدا قطابخانه بیرهات بنرد ما ماموستایا دسته کارگری و هر وها قطابی همیا پیک و ما گرینگی که زور ما دایا سر رای وانید که هم تخونین روزانه او زانسته که ات پولی داتی تا دان ما گرینگی دایا جنگه ها قطابخانش. مدید کو باغچت ما قطابیت لی بیزار بی کو با چندین سال هر او جور هر او دیزاین اپریکا هندسی اپریکا شوازه که درست استاندار اما فکرک بخورگر پر دست پیکا تخطیط کرنا باغچت قطابخانه پشتی تخطیط کرنه ما فرزانی کو ام تشته که وطف بینین کوی منطقه بیت یه دوری بیت وکی اف برید هنگ بینن کو برید طبیعینه چندین روزا مادی بیونه که زور محمیل چیایت اینای اپریکا و گهاستن ترکترا مایت اینا حتی مگه هشتی نویره ادویره دا مکرنه دیزاینه که جوانو پیشکفتید قطابخانه دا مرمومه لچاندنا یعنی با دارو باره و خوابین کرنا قطابخانه ما مرم به اوه اتسری قطابی خدا بچینین جینگه هکا پاکش فیر بیت جینگه هکا پاکش فیر بیت دوروبری قطابخانه خو ناف گنده خو فیر بیت اف قطابیه یعنی جا قطابیه گنده یعنی که بین فیر ببینی جواز بیتن جینگه ها ناف گنده خو دوروبری خو پارزیتن واجب چنه ام او برهم ببید چندش میدید که یعنی قطابیت ما واجب چنه سیران واجب در کفنا ناف گنده جوازن تجال کسی دی در جینگه خو ات پارزن ئیرج قادریەکێکە لە هونەرمەندە ناسراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ڕێگەی کێشانی تابلۆکانیەوە توانێتی سەرنجی زۆر خەڵک بۆ لای تابلۆکان و هونەرەکەی ڕابکێشێت. ئیرج قادری ناسراو بەژی لەمەوە بۆ بەرنامەی هەفتانە باس لە وردەکاریەکانی هونەرەکەی خۆی دەکات.
عزیزی قادری ئازەرم ناسناوی هونەریم ژیلەمۆیە تەمەنم 53 ساڵە خەڵکی شاری مەهابادم ئێستا شەر دانیشتووە شارام لە منداڵێەوە لە سەردەی منداڵێەوە هەر هۆگری نەقاشی بووم و کاری نەقاشیم کردووە عەلاقەیەکی زۆرم پێ بووە لە تەمەنی نزیک 11 ساڵە کلاسەکانی فێرکاری تەڕاحی چووم لە سنەی هونەرستانی هونەری سنەی پاشان بۆ خۆم درێژەم پێدا تا نزیک 17 ساڵێ لە 17 ساڵی کلاسی ڕەنگڕۆغەنیش لە تەورێزێ چوومەکەن ئوستاد کامرانی دوای ویدی بۆنەی ئیشی خۆم نەمتوانی قەدەرێک نەقاشی بکێشم تا 3 ساڵ پێش کەیدی بە تەواوی کاتی خۆم داوە بە نەقاشی و خەریک کێشانەوەی نەقاشیم. بەشێک لە کارەکانی نەقاشی من ڕاستیدا بەشی لێکۆڵینەوەیە ئەمن هەر مۆزوویەک کە دەمەوێت کاری لەسەر بکەم وەختێکی زۆر کاتێکی زۆردا دەنێم بۆ لێکۆڵینەوە ئەگەر باسی مێژوو بێ تایبەت بەوە هەر کتێبێکە بێ دەیخێنمەوە پاش ئەوەی کە خوێندمەوە فەزاسازی بۆ دەکەم شخصیت پەردازی بۆ دەکەم ینی کاراکتێرەکانم بۆ خۆم دەخڵکێنم ئەو کاراکتەرانە لە باری مێژووی دەبێ جل و بەرگی ئەو دەمیان دەبەردا بێت ئەگەر بەنایەکی تاریخی ساختمانێکی تاریخی تێدایە حتمما دەبێت ڕەنگوبوونی ئەو مێژووی تێدا بێت کە من کاری لەسەر دەکەم بۆ قەڵای دەمدەم زۆربەی ئەو کارانم کرد بەڵام بەداخەوە لە باری جل و بەرگناسی کاری کەم لەسەر کراوەکە هیوادارم ئەهلی قەڵەمی کورد کاتێکی زۆرتری بۆ دانێن لە داهاتوودا جلوبەرگناسی کوردی لە سەدەی ڕابردوو سەدەکانی پێشتر کاری لەسەر بکرێت ئەوە هەم بە کەڵکی نەقاشان دێت هەم بە کەڵکی کارگردانەکان و ئەوانێکە دەرهێنەری فیلمن و داهاتوودا ممکنە سەرمایە و کاتی پێویستی بۆ دانێن و فیلم چاکەن لەباری مێژووی کوردی. عوسمان محەممەد گەنجێکی تەمەن 24 ساڵی خەڵکی شاری ئاکرەیە ئەوەر لە منداڵیەوە خولیای دارتاشینی هەبووە دواتر توانیوەتی بە کارەکانی بتوانێت بە هیواکانی بگات و ئێستا لە کۆڵانێکی کۆنی شاری ئاکرێ کارگێکی بچووکی دارتاشی کردوێتەوە ئەو بە گەنجان دەڵێت هەنگاوی یەکەم بۆ هەموو کارێک گرنگە بۆیە ئیرادەتان هەبێت بۆی کە بە ئاواتەکانتان بگەن. نوام عثمان محمد صالح عبد القار اوكن جي اوكريما نوفا غاراكين كاف نورين اوكري دو دجيم ابي كوري من بتشيكوتي اخو حسر ابو بشتي كان صالن كو من حسر ابوي الحمد لله افرو از گنجم وخدي درفتك دومن كو از بمد نوفي كوري دو شيوي كي جيوس جهمي دورتوشون من جوان كوريا هنريه او كوريناست كامبينو سوزيو دوريا جوان كوريو دوريا رونوين دورينا كالو بالن نوف مولي كالو بالن جهن قشتي كالو بالن كوري و دو بوشينو ديورو بدور سروشتي دو بوشينو بوني مولي بدور سروشتي چيكرنو كابرون خونيون
اف كوري من هالبجورتي حزو منو بتشيكوتي بو و بجيو جيونو من سيرفي كوريا ومقالك كيف بيتت يعني توي رودي ازبورنو كما سروجونا وقت الخورود متما سر كوري خو ازبورنو كم كوازيل سيرفي كوري او دلي من فيوي ومش غوريو من الهمي جانجون او هر حزا كودلي تهبي تاني هولون بو بدا ودقه هي ان شاء الله. لانێو جەنجاڵی بازاڕی سلێمانی و لە بەردەم مزگەوتی گەورە ئافرەتێک چایخانەیەکی گەڕۆکی دانا و چا دەفرۆشێت. ئەو کەسانەی کە سەردانی دەکەن بۆ خواردنەوەی چا دەڵێن چاکەی زۆر تایبەتە و تام و چێژێکی تایبەت هەیە بۆ پێی چای دەستی ئافرەتان تایبەتە. ئەو ئافرەتە باسی چیرۆکی کۆڵنەدانی خۆی و بەردەوامبوون لە کارەکەی دەکات. ئەم کاری چایخانەم تقریبا 2 ساڵە خەریک چایخانەم بەس پێشتر بڵێن 4-5 ساڵ پێش ئێستا خواردنوشتمە بوو لە دارساغە مەدامشتمە بوو بەس دەری نایە ناوازم لێنە تر خەریکە مام بەڕاستی ئەمە باشترە لەوانی کە کەم جارە هاتم ناو شەر زۆر قەڵەباڵغ بوو جێژن بوو ئیتر چایخانێکی بچکم هەبوو لەو بەرەوە بووم ئیتر ئەو ڕۆژە زۆر باش فرۆش ئیتر لەوە وام لێ هات دەست دەمە و کارە بەشەو ئێستا ژێواران لێ شتەکان حازرەکەم و چاوەڕێکم هەتا ئەمە لە بانگەدا ئیتر دێمە خوارەوە لێرە خەریکە بمەتا سەعات 2-3 ئاوە خەڵک بەڕاستی زۆری پێخۆشم کاراکەم سوپاس بۆخوا ئەمانی مشتەریەکان خۆ من زۆر لێم ڕازین و ئیتر لێن دانیشتن چاوەڕێکە نەدە چایەکە حازرە بێ تجاروا هەیە 20 دەخە چارەگەیە 10 دەخە ئاوا مێنێتەوە لێرە هەتا چایەکە حازرە بێ چاوشتە خۆیتر لەخوا بەزیاد بێ مشتەکانم هیچیان ناڕازی نین ئەوەی یەک ڕۆژ دێت ئێرە چاخوا دووبارە و سێبارە خۆی دێتەوە پێکەوە بینەر و بیسەری بابەتەکانی ئەم جارێ بەرنامەی هەفتانە بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.